سەرۆک وەزیران ئەویش ماڭانە موچەکەی یعنی بە مەسرفاتی ڕۆژانەوە 6 ملیۆن ماڭانە یعنی 6 ملیۆن دیناری عێراقیە و ئەمیش بێگومان ژمارەیەکی یەکجار زۆر لە حیمایە و لە فەرمانبەر و ئەمانە لە دەستگاکایە کار دەکا و وەزیرەکان و هەموو ئەندام پەرلەمانێک تقریبا ماڭانە 40 ملیۆن دیناری عێراقی دەکەوێت لەسەر حکوومەتی عێراقی. ئەگەر کورتی کەمەوە لە سەروەت و سامانی عێراق زیاتر بۆ ئەم سێ دەستگایە چێ دەستگای سەرۆک کۆمار و هەروەها دەستگای بەڕێوەبردن یعنی سەرۆک وەزیران و وەزایدن وەزیرەکان و لەگەر پەرلەمان و پەرلەمان تارەکان بۆیە هەتاوەکو ئێستا دەست نەبراوە بۆ ئەوەی کە بتوانێت لە عێراقا ئەو سەروەتە زۆرەی کە هەیە خزمەت بە خەڵک بکات و بدرێ بە خەدەمات بۆ خەڵکی هەژاری عێراق.